جه هجای سیف رعات شرزای امنی جه بغداد پرسم هجای سیف تو بخیراتی کردستان 24 آیا کی دشیتن وان گروپین چگدارن لعراق کنترل بکتن آیا براستیجی هزک هیا وان گروپان چگ جدستی بینی تدر یا جب کفنا جير فرمان راستا وخويا فرماندار هزن چگدارن عراق لەدەست پێک سڵاوتان لێبێ و سپاسی ئێوە دەکەم بۆ ئەو میوانداریە و هەروەها سڵاو لە بینەرانی کوردستان 24 لە ڕاستیدا ئەو لێدوانانەی وەزیری دەرەوە فواد حوسێن بەڕێز فواد حوسێن لێدوانی ژیرانە و لۆژیکیانن چونکە لە ڕوانگەی دەستوری و یاساییەوە بووینە هەروەها لە ڕووی مەدانیشەوە بوونە ئەو گروپانە پێچەوانەی دەستورن هەروەها پێچەوانەی مادەی نۆی دەستورن دواتریش ئەوانە گروپی دەرەوەی یاسان و پێویستە و هەروەها ئامانجیشی ئەوەیە کە بوونی ئەو ئاماژ لە دەمەزراندنی بۆ لەناوبردننی داعش بوو ئێستا کە حکوومەت هەیە حکوومەتی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت هەروە حکوومەتی چوارچێوەی هەماهەنگی من پێم وایە کە بوونی ئەمریکاش بە ڕەزامەندی حکوومەتی عێراق بووە دواتریش بڕیاری حکوومەت بڕیاری دەوڵەتە بڕیاری هەڵوێستی دەوڵەتە و بەردەمانەوەی ئەمریکاش لەم ناوچەیە لەم عێراق لەسەر ڕەزامەندی حکوومەتی عێراق بووە و هەروەها دەرچوونی ئەو هێزانەش پێویستە لە ڕێگەی دانوستانی نێوان بەغدا و واشنگتن بێت ئەمە لە ڕوویەک لە ڕووی ڕێکخراوی داعشیشەوە من پێم وایە کە پاشەکشەی زۆری کردووە ئەو توانایی نەماوە کە هەڕەشە لە عێراق بکات و ئەو ناوچانە لە ڕووی جوگرافیا بتوانێت پارێزگا کۆنتترۆل بکات یاخۆت پەلاماری شوێنێک بدات واتە من دەتوانم بڵێم کە ئەمڕۆ هێزە سەربازیەکانی عێراق توانای جەنگیان زۆر بەرزە باش بووە و دەتوانێت ڕوبەڕووی ئەو جۆرە ڕێکخراوانە بێتەوە کە هەڕەشە لە عێراق دەکەن دواتریش بە بڕوای من پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرا بوو بۆ حکوومەتی عێراق لە دانوستانکردن لەگەڵ سەرکردەکانی ئەو ڕێکخراوانە بۆ تێکەڵکردنەوەیان لەگەڵ حەشدی شەعبی و یاخۆت هەر وەزارەتێک لە وەزارەتە ئەمنیەکانی دەوڵەت و ئەوانە لەبەر ئەوەی کە خەڵکی عێراقن هاوڵاتی عێراقین پێویستە گفتوگۆیان لەگەڵدا بکرێت لەو ماوەیەدا بۆ ئەوەی ئەو گرژیانە ڕێگری لێ بکرێتن کە دەبنە هەڕەشە بۆ سەر ئایندەی عێراق. هێژای سەیف چنەما بوو ئەف گروپێن مقاومە عێراقی تووشی دەرد و بەڵاو و شەڕێکی نەچاوەڕێگیری بکەن ئایا مەترسیە ڤان گروپێن چەکدارێن جودا بتایبەتی ئەڤێن خۆئی ناساندی ببەرە مقاومەیە هێرشی ئیسرائیلێت کەن چ مەترسیەکە لەسەر سبەڕۆژە ئەمنیە عێراق؟ هەڵبەتە ئەم گروپانە بە بڕوای من عێراق دەخەنە هەڵوێستێکی زۆر گەورە و لەوانەشە هەڕەشە لە ڕووی ئەستراتیژیەوە ببنە هەڕەشە بۆ سەر سیستەمی دیموکراتی لەسەر عێراقیش ئەمڕۆ ئیدارای عێراق و هاتنی سەرۆکترام بۆ دەسەڵات و مامەڵەکردن لەگەڵ دۆسیەی کۆتایی هێنان بە باڵەکانی ئێران لە ناو عێراق ئەمانە هەمویان پێویستە لە بەرچاو بگیرێت بۆیە هەر گرژیەک لەلایەن ئەو گروپانەوە هەڕەشەیە و دەستوری عێراقیش هەر جۆرە گروپێک لە دەرەوەی هێزە چەکدارەکان ڕەت دەکاتەوە و دواتریش ئێمە لە بەردەم هاوکێشەیەکی هەرێمایەتی و نێودەوڵەتی نوێداین لە بەردەم هاوسەنگیەکی نوێداین پێویستە عێراق هەوڵ بدات بۆ پارێزگاریکردن لە ئاسایش و سەقامگیریەکەی و پاڵپشتی ئەو گروپانە نەکات کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە سەر بە سوپای پاسدارانی ئێرانن و لەوانەیە لە ئایندەدا
لە سەر ئاستی استراتیژی زیان بە عێراق بگەێنن و عێراق پەلکێشی ناو چەندین قەیرانی ئابووری و هەروەها لێدانی سەربازیش ئەگەرێکی کراوەیە لەوانەیە پەلکێشیان بکەن و هەروەها ئێستا وەک دەبینین کە باڵانسی هێز لە ناوچەکە گۆڕاوە بۆیە پێویستە عێراق بە وریاییەوە هەروەها کە وەک کارکتەرێکیش مامەڵە بکات وەک کارکتەرێکی هەرێمایەتی لەگەڵ پرسەکانی ناوچەکە و پرسەکانی ڕۆژ و پێویستە ڕۆڵێکی دیبلۆماسی لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمایەتیش بگێڕیت بۆیە پێویستە ئەو گروپە چەکدارانە لە ڕووی دەستوریەوە ڕێک بخرێنەوە و پێویستە بوونی ئەو قەوارە گەورەی سەرباز چەکداریەی کە ئەو گروپە چەکدارانە پێکیان هێناوە لە ناو خاکی عێراق کۆتایی پێبهێنرێت و تێکەڵ بە هێزەکان دیکە بکرێت یاخۆت هەر چارەسەرێک لە چارەسەرەکان بۆیان بدۆزرێتەوە بۆ ئەوەی باشە. هێژای سەیف بووچی داخویانیên حکوومەتە عێراقê دەرحەقی هەڵوەشاندنە گروپên çekdar یان jî tevlîkirina wan bi Supaya Iraqê lerزûkin bûçî zelal nîne kes tê nagehî ji lehekî vedêbêjin Amerîka daxwazê kiriya van grupa helweşînin bi taybetî bi hatina Donald Trump matirsîjiyekê zêdetirin ji aliyekê din evan hindek serkirdeyên van grupa dibêjin hîç daxwazeke fermî ji hikûmeta Iraqê ya bi vî rengî negihiştiye destê me bûçî zelal nîne tirs ji kî ve ye ئەواتە من پێم وایە هەر بەرپرسێکی سیاسی یاخۆت بەرپرسێکی جگە لە بەڕێز فواد حوسێن وەک بەرپرسێکی حکومی و وەزیری دەرەوەی عێراق ئەم جۆرە لێدوانەی داوا کە هیچ کەسێکی دیکە نەیتوانیوە ئەو لێدوانانە بدات و هەموو سەرکردەکانی دیکەش هەوڵ دەدەن لەو ماوەیەدا کە لێدوانی لەو شێوەیە نەدەن کە چونکە ئەوان لە بەردەم هەڵبژاردنێکدان وەک دەزانی لە هەڵبژار دندا لەوانەیە هەر جۆرە لێدوانێک زیان بە بەرژەوەندیەکانی خۆیان بگەێنێتن بۆیە ئەو سەرکردە سیاسیانە هەوڵیان داوا خۆیان لەو مانۆڕە سیاسیە بپارێزن و ئیدارەی نوێ و دۆخی ناوچەکە ڕێگە نادات کە عێراق ڕۆڵێکی لاوەکی هەبێت لە هاوسەنگیدا لە نێوان واشنگتن و ئێراندا بۆیە من پێم وایە ئیدارەی ترامپ ئەو نەهاتووە بۆ ئەوەی لە ناوەڕاستی دارەکە بەدەستیەوە بگریت لێرەدا لێکەوتەی زۆر هەن دوای شۆڕشەکەی 7 ئۆکتۆبەر ئەو لێکەوتانەش ڕووکاری ناوچەکەیان گۆڕیوە بۆیە پێویستە عێراق بە بنەمای لۆژیک مامەڵە بکات و بگەڕێتەوە بۆ دەستور و یاسا و هەروەها هەوڵش بدات کۆتایی بەو گروپانە بهێنێت و لەوانەش وەک من ئاماژەم پێدا لەوانەیە هەندێک لێدوانی فەرمی نەبن لەبارەی تێکەڵکردنەوەی ئەو گروپانە لەگەڵ سوپای عێراق بەڵام لە ڕووی واقعەوە هەندێک لێدوانی دزەپێکراوە هەن کە ئەوە دەسەلمێنن کە ژمارەیەک سەرکەردە بە تایبەت ئەوانەی سەر بە چوارچەوەی هەماهەنگین گفتوگۆکانیان چڕ کردوتەوە بۆ تێکەڵکردنەوەی ئەو گروپانە لەگەڵ سوپا ئەو هەروها چەکەکانیان دابنێن جا بە هەر شێوەیەک لە شێوەکان بێت جۆرێک لە چارەسەری بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئەو گروپانە تێکەڵ بکرێنەوە یاخۆت نەهێڕێن بەو قەوارەی کە ئێستا هەیە و هەروەها ئێمەش دەزانین بینیمان کە لێدوانەکانی خامنەیی لە کاتی سەردانی بەڕێز سوودانی بۆ تاران بینیمان کە ئەوان جەخت لەوە دەکەنەوە ئێرانیەکان کە پێویستە ئەو گروپانە بمینێن بەڵام ئەمە هەڵبەتە هەموو لایەک دەزانێت کە پیادەکردنی ئەم بیرۆکەیە لەلایەن تارانەوە بۆ عێراق زیان بە ئاستی دیبلۆماسیەتی عێراق لەگەڵ واشنگتن و لەگەڵ وڵاتانی دیکەش دەگەیەنێت ئەمە من پێت دەڵێم لێرە بە گوێرەی ئەو دزە پێکراوانە ئەو دەنگۆ دزە پێکراوانە جموجۆڵی زۆر هەیە بۆ ئەوەی ئەو گروپانە هەڵبەشێنرێتەوە حکوومەت و عێراق و پەرلەمانیش لەگەڵ ئەو باوەڕ گەلەک سپاس هێژای سەیف ڕاحەت شەڕەزای ئەمنی جێبەغدار